گفتگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک سامانشاڵی لە هەولێر و ڕاستەخۆل لەگەڵمانە شارەزای سیاسەتی نێودەوڵەتی. کاک سامان سڵاو لێبێ، ئەم کاتت باش، سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. بە بڕوای تۆ با لەوە دەست پێ بکەین لێدوانەکانی دوێنێی دۆناڵد ترامپ، یعنی کەمێک سوپرایز بوو، بێ هۆکار، بێەوەی کەس دەی بپرسێ، بێەوەی باسێک لە گۆڕێدا بێ وەکو دەڵێ باسی کوردی کرد و باسی چەکەکان دەکات. ئای دەپرسم لە بەڕێزت بە بڕوای تۆ دۆناڵد ترامپ چی لە کورد دەوێ؟ پێشەکی سپاس بۆ چاو پێکەوتنە ڕێزم هەیە بۆ بینەرانی خۆشەویست. طبعا ئەگادارین ئەمە یەکەم جار نییە، ئەمە لام وە سێمین جارەیان چۆرهەمین جارە کە باسی ئەو چەکانە کە راوە بۆ کورد وە کورد بردوێتی وە ڕوون نییە وەکو جەنابیشێ ئاماژە و پێکرد چێ ئەم چەکانەی بردووەوە لای چێە. طبعا ئەوەی کە ئەم مۆزوعە لە چۆ دەسی پێکردووە، ئەمە پلانی جوولەکە بوو، ئەم بڵین نەتەنیاهاو بوو کە پێشکەشی ترامپی کردووە لە یەکێک لە بەرنامەی پلانی بڵین نەخشەی ئەم شەڕا کە لەعانی شەڕەکە دەست پێ بکات لە 100 سەعاتە ئەبێ کوردەکانیش کوردی ڕۆژهەڵات بجوڵێت و چەکیان بدرێتەوە و بجوڵێت. طبعا ئەمە ترامپ خۆی ڤیتۆی یاوە لەسەر ئەمە لە پێشەوە، هەروەها پەنتەگۆنیش ڤیتۆی یاوە لەسەر ئەمە و توێتی کورد نابێت تێکلەوێنین لەم شەڕە. بەڵام لەگەڵ ئەوەشا زەختی نەتەنیاها زۆر بۆ، بەڵام کە تورکیا ئەردوگان بەڕێز ئەردوگان بیستی ئەویش هاتە سەرخەت، زۆر دژی ئەوە بوو کە چەک بدرێ بە کورد، چونکە ئەمە تەئسیری هەبێ لەسەر ئاسایش و ئەمنی ئەوانیش، لەبەر ئەوە چەکەکان نەدرا بە کورد. اینجا ئەم چەکانە ئایا پێشەڕەکە ناراوە بۆ کوردستان؟ طبعا ئەوەی کە بیسمان حیزبەکانی ڕۆژهەڵات هەموو وتیان ئێمە هیچ چەکێکمان پێ نەگەشتووە. یەکێتی نیشتیمانی کوردستان وتی چەکمان پێ نەگەشتووە، پارتی دیموکراتی کوردستان، وەزارەتی پێشمەرگەش ئەوەشی بڵاوی کردەوە کە ئێمە هیچ چەکێکمان لا نییە. باشە، ئایا گەر چەکەکان نەهات بێ یان چەکەکان لای هەجێ هەتێ بێ، بۆ ترامپ باسی ناکە؟ ئایا ئەمە حجەیەکە بۆ ئەوەی کە پژگیری خەڵکی ئێرانی نەکردووە بە ئەرزی واقع، ئەوە ئەخاتە سەر ملی کورد وا لە کوردەکە کە کورد هەر بە پارە شەڕەکەن؟ ئەوە زۆر زۆر مەترسی هەیە. ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی بە فەرمی نامەیە بنێرێ بۆ وەزارەتی دەرەوەی ئەمریکا، بڵێ تکایە بۆمان ڕوونکەنەوە ئەگەر ئەم چەکانە لای چیە و چێ نەراوە، و ئەگەر لە کوردستانە لای خۆیانە ئێشتان تەسلیم نەکراوە، لە مەغزەنە لەوانەیە ئێشتان تەسلیمی کەس نەکرابێت، لەوانەیە لە کوردستان بێ، لای خۆیان بێ، لای ئەمریکیەکان بێ. ئەبێ ئەمە هەمووی ڕوونکرێتەوە بۆ ئەوەی خەڵکی کوردستانیش یەکلا بێتەوە، کەس ئەوی کە لاکەی تر ئیتیهام نەکا کە چەک لای توێ ئەوەڵە لای ئەوە ئەوەڵە لای ئەوە. ئەمەش بەلەیەک دروزەکە لە ناو ماڵی کوردیشا، نۆکو هەر وێنەی کورد ناشرینەکە لە دەرەوەی هەرێمی کوردستان، بەڵکو لە ناو خۆشمان نامشکیلەمان بۆ دروست بووە. اینجا هیوادارین کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو هەنگاوە بنێت. باشە کاک سامان، یانی ئێمە زۆر جار لێرە و لەوێ ڕەخنە لە یەکتری دەگرین لە سیناو خۆدا، یەکێتی لە پارتی لە یەکێتی، یانی لە نێو خۆدا هەندێک جارم کەیسە وا بەکارات وەکو جۆرێک لە لێدان لە شارێک لە هێزێک، بەڵام دەبینین دۆناڵد ترامپ ناڵێ ئەم حزب یا و حزب، دەڵێ کورد. ئەو ناوبانگی کە کورد پەیدای کردووە، وەکو دۆناڵد ترامپ خۆشی دەڵێ لە کۆنگرێس دۆستی زۆریان هەن و زۆر باز دەکرن کامانە ئازان، وێنی هەندێک وەسفی کرد، بەڵام دەڵێ ئەوان بە پارە شەڕیان کردووە. ئەو ناوبانگی کە دروست بووە بە خوێن و خەبات و قوربانیدانی چەندین دەیەی ڕابردوو، بە خوێن و قوربانیدانی هەزاران شەهید خەریکە لە بەرچاوی جیهان لەکەدار دەکرێت. ینی پێدوانیم بابەتە لەوە مەترسیدارترە کاروە بە ئاسانی ئەمە لێی دەڕوانین هەندێک گێزولایەن بۆ شەڕی ئەم شارۆ شار بەکاری دێنن؟ نابێ بە ئاسانی لێ بڕوانین. بەڕاستی بۆیە من ئەڵم حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەندیەکانی دەرەوە ئەبێ ئەو نامەیە یان سەرۆکوەزیران نامەیەک بنێرێ بۆ وەزارەتی یان سەرۆکی هەرێمی کوردستان، نامەیە بنێرێ بە ناوی هەرێمەوە
نامێ بنێرن بۆ وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئەمڕ و نێبێ. طبعا ئەمە پێشمەرگە ئیمڕۆ دروست نەبوو کاکە، پێشمەرگە لە 61ەوە ئەگەر سەیری هیم بکەین هەتاکوون ئیمڕۆ هەزاران شەهیدیان ناوم حیزبانە هەمویان شەهیدی گەورەیان ناوە دژی دیکتاتۆریە، دژی داعش، دژی هەموو کەسێک کە وشێتی پەلاماری کوردستان بە خوێن ڕژاوە خوێن تێکەڵاو بووە. بەڵام ئەمە ناتوانێت ئەوە بە قسەی ئەو بسڕێتەوە. ڕاستە خەڵی گوێی لێگرێ، بەڵام هەموو عالەمە زانەی پێشمەرگە چ خەباتێکیە بووە، چی کردووە، چی کاری کرد بۆ دروستکردنەوەی عێراقیش لە دوای کەوتنی 2003 کە هەرێمی کوردستان نەبووایە، حیزبەکانی کوردستان نەبووایە، حکوومەتی عێراق دروست نابووە ئەو کاتە. لەبەرەوە دەورێکی ئەساسیمان هەبوو لە دامەزرانی حکوومەتی تازە و دەوڵەتی تازە و دەستوری تازە. ئێمە بە قسەیەکی وان بڕوان ناکەم هینکرێ بڵێ لە ناخمانە عەزیەتمانەیە، بۆیە ئەبێ زۆر هەوڵی جددی برێ ئەم مەوزوعە یەکلایی بکرێتەوە. باشە یا حەکم ئێمە دەزانین قسەکانی بە بڵێن دۆناڵد ترامپ بەشێکە لە ئەو جەنگەی کە ئێستا لە ناوچەکە هەیە، ینی پەیوەندی بە ئاگربەستەکەوەیە، بە ئایندەی ئاگربەستەکەەوە هەیە لە نێوان ئێران و ئەمریکادا. بە بڕوای تۆ ئێمە لە قۆناغێکی نوێی جەنگەوە نزیکین یان نا ئاگربەستەکە سەردەکێشێ بۆی کە زۆرێک لە ئاشتی بێتەکایەوە لە ناوچەکە؟ بەڕاستی دوای ئەوەی ئەم خاڵانەی کە ئێران وڵامی ئەمریکای یاوەتەوە و ئەمریکا هەمووی ڕەفز کرد، ئێستا ئەڵێ ئێمە مەسلەی مفاوەزات لەسەر ئینعاشە، کە ئەڵێ لەسەر ئینعاشە یعنی مەجای تیا نەماوە کە هیچ ئەگاتە ئینعاش زۆر کەس لە ئینعاشە گەڕێتەوە. و هیوادارم ئەو کەسانەی لەسەر ئینعاشن هەمیان سەلامەت بن، بەڵام مەسلەی مفاوەزاتەکە زۆر قورسە. بڕوان ناکەم جارە شەڕ بێتەوە تاکو نەچێ بۆ سین، لەگەڵ دوای ئەوەی کە گەڕایەوە لە سین لەوانەیە ئەگەر هیچ شتێکی تازە نەبێت شەڕەکە دەست پێ بکاتەوە، یان شەڕی ئازادی یان جەنگی ئازادی هورموز دەست پێ ئەکات. ئەوەژە ئەوەیە کە قواتی ئەمریکی لەگەڵ ئەو کەشکیانە محافظایەنەکە هاتوو چۆ بکەن. بەڵام لێرە گرنگەکە ئەوەیە ئایا مەسلەی نەوەوێکەیە کە ئێران بە هیچ نەوعێ ناوێ قسەی لەسەر بکات و هەندێک اقتراحاتی تەقدیم کردووە، ئەوانە هەمووی ڕەفز کراوەتەوە لای ئەمریکا و دوێنێ ترامپ وتی بە کامیلی ڕەفزیەکەم. باشە کاک سامان، چ پەیوەندی بە دانیشتەکەی دۆناڵد ترامپۆیە لەگەڵ شی جینپینگ؟ ینی چ پەیوەندی بە چینەوەیە، بە ناوەڕۆکی ئەو دانیشتنەوە هەیە؟ یانی هەندێک دەڵێن نێوەڕۆکی ئەو دانیشتە یەکلای دەکاتەوە کە جەنگ دەست پێ دەکاتەوە یاخودنا. خۆی ئەم سەردانە زۆر گرنگە لە ڕووی چ ئەمنیەوە یان سەربازیەوە با بڵێن و چ لە ڕووی ئابووریەوە. طبعا ئابووریەکە بۆ سین زۆر گرنگترە لە شتیکە لەم وەختە، چونکە خۆتان نەزانن ئەو گەمارەی نەوتە چ زەرێکی یاوە، نەوتی ڤەنزوێلا کە ئەمریکا بردی چ زەرێکی یاوە، بەڵام ئەوان تاقەی تەخزینی چەند مانگێکیان هەیە حازریان کردووە، یعنی ئەوان ئێشتا نەشڵەژاون بۆ مەسلەی نەوت و نەوتی رووسیشیان بۆیەت. طبعا نەوتەی رووسی نەوعێتێکەیە، ئەوانەی کە لە خەلیجی ژێر نەوعێتی چکیان هەیە، لەبەرەوە پێویستیان بە هەردوو نەوعێتەکە هەیە. اینجا کەیتە سەر مەسلەی ئێران و مەسلەی تایوان هەیە لەوێ، ئەو دوو مەسلەیە ڕەت دەکەن پێکەوە، لەوانەیە مقایەزە بکەن پێکەوە. خۆ دەزانی ترامپ کابرایەکی بازرگانە، لە مقایەزە زۆر باشە، ئەزانێ چی بداوت و چی وەرگێت. و یەکێک لەوانە کە بەحسێکەم ئەوەیە کە ئێستا سین زیاتر تقریبا 400 میلیارد زیاتر ئەنێرێ بۆ ئەمریکا، بەڵام 200 میلیارە کرێ. ئەمریکا ئەوێت بازرگانەکە نزیک بێتەوە لە وەکو یەک بێت، بۆیە ئەوە دەورێکی ئەساسی ئەبینێ لە مفاوەزاتە. و مەسلەی تایوانیش و ئێران طبعا ئەزانن کە سین بەڕێی منیش دائما ئەم قسەیم کردووە، سین تەنها دەوڵەتە ئەتوانێت گەرنتی با بە ئەمریکا و گەرنتیش با بە ئێران کە چۆن ئەم شەڕە بوەستێ ئەگەر بێتە ناوە بە جددی. سین و رووسیا بۆ چونکە
ئێران زۆر باوەڕی بە سین هەیە و ئەمریکاش وەکو زامنێ قبولێتی کە سین زامن بێ کە ئێران بکرێ. بەڵام مەسلەی ئەو ڤیرانێمە کە لەوەیە ئەمریکا داوای ئەکات ئێرانی ژەڵێ ئەم بە دەوڵەتێکیکە ئەگەر مفاوزاتەکە فەشەلی هێنا وەری گرمەوە ئەمە لێرە ئەبێ زامنێکی دەولی هەبێت. ئیسا خۆتەزانن ئەنجومەنی نوێنەرانی ئومەی متحیدا هیچ دەورێکی نەماوە و هیچ وڵاتێکیکە نیە جگەر لە سین و ئەم ڕوانینەی دۆناڵد ترەمپ لە چیوە سەرچاوی گرتویانی هەندێک دەڵێن هەر خۆشی دوێنێ دەڵێ شی جینپینگ زۆر ڕێزی هەیە لە لای من هیوادارمەش ڕێز لە من بگرێ ئەنێر بۆ دەستەواژێ ڕێگوا دەڵێ هیوادارمەش ڕێز لە من بگرێ لە کاتێک ئێمە دەزانین زۆر بە سوکایەتی و باسی سەرکردەکانی ئەوروپا و یەکێتی ئەوروپا و ینی حساب بۆی سەرکردەیەکی ناوچەکەش ناکە بەڵام بە جۆرێک لە تەحەفوزەوە ناوی شینجی پێنێ. کاکە سین کەم نییە ئێستا چەند بەشانی ئەمریکایە و پلانی هەیە لە 2023 بێ بە یەکەم قووەتی اقتصادی لە جیهانە. ئەمریکا ئەوێ ئەو قووەتە کەم کاتەوە. دائیمەن بەڕێزەوە قسەی بەحسی سین نەکرێت. سین دەوڵەتێک نییە سوکایەتی پێ بکەیت. ئەمە ئۆکرانیا نییە، ئەمە هەتاکوون سوکایەتی بە هینج ناکە، بە پوتینیش ناکە ئەو. بەڵام لە تەبیعەتی ترامپا خۆی ئەگەر تەبیعەتی گورە ڕێز لە ئینسانی بەهێزەکە، یعنی پیاوی بە قووەت تەماشای کە عیلاقاتەکەی لەگەڵ سینە لەگەڵ مهم نییە دیکتاتۆر بێ دیکتاتۆر نەبێ، بەڵام ئەو معجبە بە پیاوی بەهێز. تەماشای کە ئەردوگان بەهێزە زانێ بزانە چه عیلاقەتێکی هەیە لەگەڵیا. باشە کاک سامان مەسلەی دەڵێی دۆناڵد ترامپ سەرسامە بە پیاوی بەهێز هێرێ درنگانی شەو ینی دوێنێ و پێرێکرە بڵێن چونکە کاتمان جیازە لەگەڵ ئەمریکادا ئەنی چاپێکەوتنێکی قووا تاالبانی بڵاو کردوەوە ئەمەش هەر لەو ڕۆنگەیەوەیە لە کەونتی خۆی لە بەڵێ ئەوەی قسەکانی کاقوباتم خوێنەوە قسەکانی زۆر ڕێکوپێک بوون، زۆر جوان بوون. ترامپ بەدڵێتی کە مەدحیکەیت کە مەدحیکەی دائیمەن بەدڵێتی یەش مەدحیکا و ئێسا بڵێن ئێسا لە هەرێمی کوردستانە هینێکیان بۆ کوردی تیمسالێک زۆری پێخۆشەکەوێتەوە مەدحی کورد. یعنی ئەم کابرایە زۆری حەزی لە عەزەمەیە، تۆ فەخری پێوە بکەی عەزەمەیە. بەڵام هێز وەکو سین و وەکو رووسیا وەکو تورکیا کە دووهەمین جەیشە لە ناتۆە ئەمانە فەرقەکە. بزانە دەوڵەتەکانی ئەوروپا چەند هینیان پێکە، حساب بۆ هیچ دەوڵەتە عەرەبیەکان ناکە، حساب بۆ کەس ناکە، بەڵام حساب بۆ ئێران نەکات تێگەی. بەڵام ئێستا ئێران چووکە شڵەژاوە لە ناوخۆیان قەرارات تێکەڵ و پێکەڵن نەتیجەی ئەوەی کە خۆت دەزانی خەتی یەکەم ڕۆژ خەتی دووەم هات مشتەبەها ئێشتام خامنەئی ئیمامی تازە ئێشتام دەرنەکەوتووە. یعنی هەندێ شڵەژانی دیارە بە بڕیاری ئێرانەوە. زۆر باشە کاک سامان دوا پرسیارم بە بڕای تۆ ینی تا دوای دانیشتەکەی لەگەڵ سەرۆکی سین و یەکتربینینەکەیان و هەندێکیش دەڵێن مۆندیالیش کاریگەری هەیە لەسەر دەستپێکردنەوەی جەنگ بە تایبەت لە بەشێکی یاریەکان ینی زۆرێک لە یاریەکان لە ئەمریکا بەرەوە دەچن. مۆندیالیش دەزانین ئەم دیاردە وەرشیە جیهانیە پێویستی بە جۆرێک لە ئاسایشی جیهانی هەیە دابین بکرێ. دەڵێن ڕەنگە ئەوەش کاریگەریە بێ لەسەرەوەی کە لانیکە ئەم جەنگێکی درێژمە و داوەگەوەی پێشوو دەست پێ نەکاتەوە. ئەزانین چی ڕاستە مۆندیال نزیک بۆتەوە، انتخاباتی مانگی 11 تێرمی پێڵەن بۆ کۆنگرس بە هەردووکیەوە سەی پیران و سەی نوێنەرانی ئەمریکا هەڵەبژێرێن. ئەوە زۆر گەرنتی هەیە چونکە ئەگەر هات و ئەمەی لە دەستدا ئەو دەستواڵایی کە هەیەی ئیستا هەموو شتێک تێپەڕەکە چونکە هەردووشی بەدەستەوە کۆنگرسی بەدەستەوەیە هەج داواکارێکی بێ بۆ یەکەن ئەو ساکە ئەوەی نامێنێت ئەو بەرگرەی لێکرێ. اینجا ئەوە گەورەترین کێشە و بربەستە لە بەردەمیا. مەسەلەی مۆندیال طبعا ئەوە مەسلێکی زۆر گرنگە بۆ ئەمریکا کە حەزەکە کە ئیستیزافەیەکە
ناوێت لە کاتی شەڕ ئەوە بکە لەوانەیە ئەم شەڕە کۆتایی پێ بێنێت بە زووترین کات پێش مۆندیال ئەوش وەکو وتم یانەوە تا زەربەیەکی زیاتر و بەقوتر لێە کە ئەم جارە ئابووری ئێران ێجگاری دارمێڵێ یان ئەوە تا بگەنە چارەسەرێک و وەکو وتم چارەسەرەکە دوورە بە قسەی خۆی ئەڵێ لە ئەنعاشایە و ئەمە زۆر زۆر خەتەری ئەیە لەسەر وڵاتەکە و هەروە تەسیریشی هەیە لەسەر ئێمەش لە کوردستان لە عێراقیش وەکو ئەزانی ئەگەر بە 2 دقیقە قسێ بکەم سەرۆکوەزیرانی ئیستا عێراق کە ترامپێک سەرپشتگیری کرد و کوردەکان و سنە و شیعە زۆر ڕێزیان لەگر پێشەوەی بزانن بەرنامەی حکوومەتەکەی چییە و لە ڕووی نەداوە لە تاریخی ئەمریکاشە کە سەرۆکێکی ئەمریکی چۆنەڵێ پیشگیری بەهێزی هیم کاتووە بڵێ من دامناوە وای لە ئێران کرد قاعانی هات و قاعانی زۆر و هەر نەوەکوەر ئەوانیش نابێ کەسیش لە حکوومەتەکە لەوانەیە کە فەسائلنیان لە حەجی شەعبین وەزیریان هەبێت تەعاملیان لەگەڵا ناکەین قاعانی هادووتی نابێ ئێوە بە قسەکانی ترامپکەن و سلاحیش لە بەرنمەکەی هینا هاتووە زەیدی هەوڵشت حەسر سلاح المنفلت بيد الدەولە ئەمەیە کە هەموو حکوومەتەکانی 5 حکوومەتەکانی پێشوو ئەوەش نەیانتوانی ئەوە بکەن ئێستا کابرایەکی تەکنۆکراتیان هێناوە کە هیچ نائندامی پەرلەمانی نەهێزی هەیە بتوانی ئەو کارە بکات ئەوەش زۆر زەحمەتە و لەوەش ناچێ ئەم حکوومەتە کە ئەڵەن ڕۆژی پێنجشەممە تشکیل دەکرێت تشکیل ناکرێت و ئەم بەرنامەی حکوومیەشی زۆر زۆر باش نییە بۆ کورد زۆر شتی بەرنامەیەکی تر حەزمە کرد لەسەر ئەوە بەڵێ بەسەر بەرنامەیەکی تری بۆی تەوەرەکان تێکەڵ نەبێ دەخێنە دەخێنە ڕۆژێکی تر بەڵام بۆ کورد ئەوە زۆر گرنگە بەڵام بۆ کورد زۆر گرنگە بە وردی ئەم بەرنامەیە بخێنێتەوە چووکە بەڕاستی زۆر زەرەری بۆ کوردی تایە شتی باشیشی تایە سپاس دەکەم بەڕێز کاک سامان شاڵی شارەزا لە سیاسەتی نێودەوڵەتی سپاس کە لەگەڵمان بووی